نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. مسلمانانی خۆشەویست، گومانی تێدانیە نوێژ پایە و کۆڵەکەی هەرە گرنگی ئاینی پیرۆزی ئیسلامە. چەند ئینسان بایەخ بە باشی و چاچی نوێژەکەی بدات، دینداریەکەی تەواوتر و ڕاسترە. لە ڕۆژی قیامەتیشە یەکەم شت کە مرۆڤ محاسبەی لەسەری دەکرێت نوێژەکانیەتی. ئەگەر نوێژەکانی باش بوو، ئەوە محاسبەیەکی سوچی لەگەڵ دەکرێت و خوای گەورە بە ڕەحم و لطف و کەرەمی خۆی مامەڵەیەکی توندی لەگەڵا ناکات. بۆیە ئەگەر سەیری قورئانی پیرۆز بکەین، دائیم لە دوای ئیمان باسی نوێژە. باسی ئیمان کراوە و لە دوای ئەوە باسی نوێژکردنە. بەڵام چ نوێژێک؟ الذين يقيمون الصلاة، ئەوانەی کە نوێژەکانیان زۆر بە تەواوی دەکەن، هەر لە کۆڵخۆکردنەوە نییە بە هەر شێوەیەک بخێرات 4 ڕکعاتەکە و 2 ڕکعاتەکە و 3 ڕکعاتەکە بکەین. نەخێر، نوێژێکی تەواو گرنگی بە ئاداب و ڕەوشتە جوانەکانی بدەیت، ئەرکانەکانی پابەند بی پێیەوە، واجباتی سنەتەکانی مەرجەکانی نوێژ بزانی چییە. هەموو ئەوانە پێویستە موسڵمان زۆر بەباشی بیخوێنێت و گوێ بگرێت و بیزانێت. شتێک نییە کە بڵێ لاوەچیە گرنگەوەیە تۆ 4 ڕکعاتەکە بکەیت، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثی صەحیح فەرموویەتی مرۆڤی وا هەیە لە نوێژەکەیە بەس مادووبوونی بۆ مێنێتەوە، هەیە دەیەکی خێرەکەی دەست دەکەوێت و هەروەها تا دەگاتە خێرێکی تەواو. واتە نوێژێک دەبێت خشوعی تێدا بێت پێش هەموو شتێک. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی مؤمنون هەر لە سەرەتای سوورەتەکەوە دەفەرمێت قەد ئەفلەح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون. کام ئیماندارانن کە سەرفرازن، ڕزگاریان بووە، ئەوانی لە نوێژەکانیاندا خاشعن، واتە دڵیان بە ئاگایە لەو کاتەیەوە کە دەست بە نوێژ دەکا، هەر پێشوەخت خۆی بۆ ئامادەکردو بۆ ئەم لیقا مبارەکە کە نوێژ دەکات. لە ناو نوێژەکەیە داڵغ و فکری ناڕوات، گرنگی بە نوێژەکان بە ئەرکان و واجباتی نوێژەکەیە دات بۆ ئەوەی زۆرترین ئەجر و پاداشتی لەسەر دەستکەوێت. نوێژ ئەوەندە پیرۆز و مبارەکە کاتێک کە تۆ دەیکەی نور و ڕۆشنایی دەکەوێتە دڵ و دەروونتەوە، چاوتەوە، بینایی و بیستنتەوە، بە شەحنکراویەوە تۆ بەرەو ماڵەکەی خۆت دەچیتەوە. ئەوەندە مبارەکە. بۆیە دەمەوێت لەم وتارەدا هەندێک لەو شتانەی کە نوێژەکەت ئەجرەکەی کەم دەکاتەوە باسی کەم، کە پێی دەگوترێت أخطاء المصلين، بعض الأخطاء الشائعة في الصلاة عند المصلين قبل الصلاة أو في أثناء الصلاة أو بعد الصلاة. دیارە هەڵەکانی هەڵەباوەکانی ناو نوێژ زۆرن، ولا پێش نوێژەکە و لە ناو نوێژ و لە دەرەوەی نوێژیش. هەندێک لەوانەی کە زۆر باون، خەڵکێکی زۆر دەبینی بایەخی پێنادا هەڵێشە لە نوێژە، باسییان دەکەم ئینشاءالله. هەر لە سەرەتاوە لە في الوضوء أخطاء شائعة في الوضوء، باسی ئەم هەڵانە دەکەم کە لە کاتی دەستنوێژەوەیە، چونکە دەستنوێژ مەرجێکی نوێژە. هەر کەسێک دەستنوێژی نەبێت نوێژەکەی باتڵە، خوا لێ وەرناگرێت. یەک لەوانەی کە خەڵکی گرنگی پێنادا بسم الله کردنە. بسم الله کردن لە سەرەتای دەستنوێژ. بەڵێ زانایان، یعنی ڕای گشتی زانایان لەسەر ئەوەیە، غالیبەن لەسەر ئەوەیە کە کەسێک بیری چۆوە دەستنوێژەکەی ئینشاءالله هەر گیرایە، بەڵام بیرت بێت و بسم اللهی نەکەی تۆ گوناحباریت. دەستنوێژەکەت هەر تەواوە، بەڵام گوناحباریت کە بسم اللهی نەکەیت.
واتە لە سەرەتای دەستنوێژە بەس بسمیلایی بکرێت بسم الله. ئەگەر بیرت چوو بۆەوە لەوە دوودڵ مەبە بڵێ دەبێت دەستنوێژەکەم جارێکی تر دەستنوێژەکەم بگرمەوە. بەڵێ یەکێشتر لە هەڵەکانی ناو نوێژ دەستنوێژ هەندێک کەس وازانێ هەمووی زیکری خۆی هەیە. اللهم حاسبني حسابا يسيرا اللهم أجرني من النار وكملك ذكر داندراوە لە مەذهبەکانە هەیە کەمە هیچی حەدیثی لەسەر نییە. لە کاتی دەستنوێژە غیری بسم الله ئەوەل دەستنوێژەکەت دەگری ئەندامەکانی دەستنوێژ ئاویان پیا دەکەیت و مەسحی سەر و دوای ئەوە دوعای دوای دەستنوێژ هەیە. بەڵام لە ناو دەستنوێژە هیچ شتێکمان نییە حەدیثی صحیح لەسەر بێکە لە کاتی شۆرینی ئەندامەکانە ذکرێکی تایبەتی هەبێت. بۆیە وریای ئەم حاڵەتەش بن. حاڵەتی تر لە دەستنوێژە الإكثار من غسل الأعضاء أكثر من 3 مرات. زیاتر لە 3 جار دەستنوێژ ئەندامەکانی دەستت بشۆی گوناحباریت خێرت ناگاتێ بەڵکو گوناحباریت. بەنەسی حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرموویەتی توضأ 3 فمن زاد على هذا فقد أساء وظلم. سێ دەستنوێژ بگرە واتە ئەندامەکانی دەموچا و دەستت خاست 3,000 بیشۆ. هەر کەسێک لە 3,000 زیاتر بیشۆرێت فقط ئەساء وظلمە خراپی کردووە و زوڵمیش ستەمیشی کردووە خراپی کردو ستەمیشی کردووە. بۆیە وا نەزانی تاوەکو ئاوی زۆر بەکاربێنی تۆ ئەزرت زیاترە نەخێر. پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة والسلام كان رسول الله صلى الله عليه وسلم يتوضأ بالمد ويغتسل بالصاع. پێغەمبەر صلى الله عليه وسلم بە یەک مشت دەستنوێژی کردووە بە 4 مشتیش خۆی شوشتووە. یەکێک لە ئەو کەسانی کە گوێی لەم فەرمودەیە بوو کە هاوڵێک جێڕایەوە فەرمووی وەڵام من بەشم ناکاتەوە. فەرمووی بەشی کەسێکی کردووە کە زۆر لە تۆ بە تەقواتر بوو و لە زۆر لە تۆ ڕوخساری مووی زیاتری پێ بووە تا ڕیشی هەبووە بە ڕیشیشی هەبووە بە مشتێک دەستنوێژی کردووە سیانەکەشی کردووە. بۆیە بە زۆری ئاو نییە جاری وایە تۆ 10,000 ئاو پێداکەی بەڵام ئەوەندە مەسحی وا ناکەیت کە ئەندامەکە تەڕ ببێت با 10,000 شوشت بێت. ئیهمالی دەکەی لە ئەنیشکەکانت لە ئەندامەکانی تر کە پێویستە جوان بشۆرێت لە 3 زیاتر بە ناوی عیبادەتەوە بکەی بڵێ ئەجرت زیاترە گوناحباریشیت. یەکێشتر لە هەڵەکانی ناو دەستنوێژ الغەفلە في غسل الأعقاب. زۆرمان لە کاتی دەستنوێژە یان بە پەلە یانەوە تا غافڵین لەوەی ئاگامان لە قولەپێ و پاشنی پێمان نییە. زۆر جار جوان تەڕ نەبووە. پێغەمبەری صلی الله علیه وسلم دەربارەی پاژنی پێ حەدیثی تایبەتی وتووە فەرموویەتی وەیل للعقاب من النار. 3 جار وەیل لە دۆزەخا بۆ ئەو کەسانی کە پاژنی پێیان تەڕ ناکەن لە دەستنوێژە جوان گرنگی پێ نادەن. بۆیە گرنگی پێ بدای موسڵمان جوان سەرنجی بدە سەیری بکە بزانە تەڕ بۆ یان نە شوێنێکە نایبینی زۆر ئاویشی بەرناکەوێتەوە ئەگەر زۆر بۆ خۆت بایەخی پێ نەدەیت. یەکیشتر لە هەڵەباوەکانی ناو دەستنوێژ تکرار المەسحی على الرأس. مەسحکردن وازانێ مەسحی سەریش 3 جارە ئەیبینی 3 جار هەر ئاوی پێیاکە هەر جارێ ئەسڵەن ئاو جایز نییە. پێغەمبەر صلی الله عليه وسلم مەسحی کردووە قورئانیش دەفەرمێ وەمسحوا برؤوسکم سەرتان بەس مەسحی بکەن. هەیە بینیت مەثەلەن جامانەی لەسەریان خۆیرەوە 3 جار ئاوی ئەوە بە نێوچاوان و بەسەری داکات ئەسڵەن جارە 3 جار نییە دروست نییە. دووەمیشیان ئاو پێداکردن نییە ئاگادار بە تۆ دوای ئەوەی کە دەست دەموچاوە شۆش دەست شۆشت ئەنجا دوای ئەوە بەس دەستت تەڕەکەی لە بەلوعەیەکە کە تەڕت کرد ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پەنجەی خستۆتە ناو گوێچکەیەوە بەو شێوەیە باشترینیان ئەوەیە بەو شێوەیە بۆ پشتی سەری بردو و هێناوەتەوە مەسح ئەمە باشترینە. ئەگەر بەسەوەشی بەس مەسحی گشتی واجبە مەسحی گشتی سەر واجبە دەستێکی تەڕی بەسەرابێنی 1 جار نەوەکو 3 جار. بەڵێ یەکیشتر لە هەڵەباوەکانی ناو دەستنوێژ عەدەم تەخلیل الأصابع. دیسان گرنگی بەوە نەدان کە ئایا ناو پەنجەکانی دەست و قاچت تەڕبووە بە جوانیان نا سنەتە کە پەنجەکانت بخەیتە ناو پەنجەی قاچ و دەستەوە ئەوە بەو شێوەیە تاوەکو تەڕ ببێت چکە بە یەکەوە نووساون زۆر جار هەیە لەوانەیە تەڕ نەبێەوە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەسبغ الوضوء وخلل بين الأصابع. دەستنوێژەکەت بە جوانی بگرە و پەنجە بخە بینی پەنجەکانی قاچ و دەستەوە بۆ ئەوەی جوان تەڕ ببێ واتە لە یەکتریان دوورکەوە تەڕ ببێت. یەکیشتر لە هەڵەباوەکانی ناو دەستنوێژ خەڵکێک وازانە بێتە مزگەوت دەستنوێژ بگرێ خێری زیاترە لە کاتێکە دەستنوێژگرتن لە ماڵەوە خێرترە تۆ لە ماڵەوە بە دەستنوێژەوە بێت. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ من تطهر في بيته ثم مشى
إلى بيت من بيوت الله يقضي فريضة من فرائض الله كانت خطواته إحداهما تحط خطيئة والأخرى ترفع درجة. هر كسيك لما علىکەی خۆی دەستنوێژ بگرێت سەیریکەن لە ماڵەکەی خۆی دەستنوێژ بگرێت ئەوە چەند مەرجێکی داناوە بۆ ئەو فەضلەیە کە ئێستا باسی دەکات لە ماڵەوە دەستنوێژ بگرێت بە لەسەر خۆی بەرەو مزگەوت بێ واتە بەڕاکردن و بە خێرایی نێت بە مەشی بێ مەشی بەرەو مزگەوت بێت بۆ بەجێهێنانی فەرزێک لە فەرزەکانی خوای تەعالا لە نوێژەکانە ئەوە هەر هەنگاوێک کە بەرزی ئەکاتەوە گوناهێکی ئەسڕێتەوە هەنگاوەتری کە دایانێتەوە ئەجرێکی دەرەجەیەک پلەی بەرز دەبێتەوە لە بەهەشتا ئەوەندە ئەجری هەیە بەڵام دوو مەرجی دانا مەرجێکیان لە ماڵەوە دەستنوێژ بگرێت مەرجی دووەم بە هێواشی بە مەشی بڕوات بۆ بەجێهێنانی نوێژەیەک ئەمە کۆمەڵێک هەڵەی باوی ناو دەستنوێژ بوو دێمە ناو هەڵە باوەکانی نوێژ هەر لە سەرەتای نوێژ و هەروەها لە ناو نوێژیشە یەک لەوانەی کە هەڵەیەکە دەکرێت لە چاوەڕوانی نوێژکردنە زۆر جار هەیە بە شێوەیەک دایانیشێت و پەنجەکانی ئەوە دەخاتە ناویەکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەهی لەوە کردووە النهي عن تشبيك الأصابع نابێت بۆ چاوەڕوانی نوێژ دەستت ئەوە لە ناو پەنجە لە ناو پەنجەدا بێت لە ڕۆیشتن لە ڕێگە و یاخود کە لە ناو مزگەوت دانیشتووی بۆ دیارە ئەمە یەکێکە زانایان حکمەتەکانیان باس کردووە بەڵام هیچی حەدیثی لەسەر نییە صحیح هەنێکیان دەفەرمون یەکێکە لە بێبایەخی و گاڵتەیی بە نوێژ و بۆ کاتەی ئیهمالیت بێبایەخ چاوەڕێی نوێژ دەکەیت بۆ ئێوە بە وەڕەزی و بێتاقەتی دانیشتویت بۆ ئەوەی ئاوا نەبیت بەڵام بەگشتی تۆ نەهید لێکراوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت إذا توضأ أحدكم في بيته ثم أتى المسجد كان في صلاة حتى يرجع فلا يقل هكذا وشبك بين الأصابع هەرێکێک لێوە لە ماڵەوە دەست نوێژی کرد اینجا بەرەو مزگەوتات چاوەڕێی نوێژی کرد لە ناو نوێژە بۆی حیسابە چۆن نوێژەکە ئەجری هەیە ئەم چارەك 20 دقەی سەعاتە لە مزگەوت دانیشتووی چاوەڕێی نوێژ دەکەیت و لە دوای نوێژیش چەند بمێنیتەوە اینجا بڕۆی هەمووی بۆت بە نوێژ حیسابە بۆیە دەفەرمێ دەستان مەخەنە پەنجەتان مەخەنە ناو پەنجەی یەکتریەوە ئەوە چاوەڕێ مەکەن ئەمەش یەکێکە لە هەڵەکانی پێش نوێژ یەکێشتر لەوانە الإسراع في الخطى عند الذهاب إلى المسجد وخاصة في اللحاق بالجماعة زۆر جار پەلە بەڕاکردن خەڵکێکەیە دەڵێ با جەماعەتەکەم لە زەتی ڕادەکا بەڕاکردنێک یان بە خێراییەکی زۆر بەرەو مزگەوت دێت خۆگەر هاتە ناو مزگەوتیش بینی خەڵک لە جەماعەتایە هەر بە ڕاکردنەکەی زیاتر دەکا و بینیویشمانە نەگەیشتوێتە ناو سەفەکەوە هەر لە دوورەوە بەرەو ڕکوع دەچێت و بە ڕکوعەوە بەرەو سەفەکە دەڵێ با ڕکوعێکم لەز نەچێت ئایا تۆ ئەجرت دەستکەوتووە بەمە یاخود ویزرت بۆ خۆت زیاد کردووە بەدڵنیاییەوە ئەجرت دەست نەکەوتەوە مخالفەی سنەتت کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت إذا أقيمت الصلاة فلا تأتوها وأنتم تسعون کاتێک کە نوێژ دەستی پێکردبوو بەرەو نوێژ مێن بەڕاکردن بە خێرایی زۆر هەر بە مەشی ڕۆیشتنێکی ئاسایی وەرن با ڕکعاتێکت بچێت با بە ڕکوع ڕانەگەیت بە هێواشی وەرە بەرەو سەفەکە وأتوها وأنتم تمشون بڕۆیشتنێکی ئاسایی بڕۆن فما أدركتم فصلوا وما فاتكم فأتموا ئەوەی کە پێڕاگەیشتن لەگەڵ نوێژخوێنان بیکەن ئەویش لە دەستان چوو بوو دوایی تەواوی بکەنەوە بۆیە دروست نییە و مخالفەی سنەتە تۆ بە خێرایی زۆر و بەڕاکردن خێرا بێ ئەڵڵاهو ئەکبەر بکەیت و بەداخەوە هەندێک جار خەتەرترین شت خەڵک بیرێتێ ئەویش ئەوەیە تەکبیرەی ئیحرام لەگەڵ تەکبیرەی ڕکوع دەکات بە یەک تەکبیرەی ئیحرام ڕوکنە کاتێک کە تۆ دەست بە نوێژ دەکەیت دەڵێ ئەڵڵاهو ئەکبەر بەم ئەڵڵاهو ئەکبەرە نەیکەیت ئەڵڵاهو ئەکبەر نەکەی نوێژەکەت بەتاڵە پێی دەگوترێت تەکبیرەی ئیحرام واتە نوێژ دابەستن کاتێک کە تۆ بۆ نوێژ دەیت و خەڵکی بەرەو ڕکوع دەڕوا تۆ دوو ئەڵڵاهو ئەکبەرت پێویستە ئەی موسڵمان ئەڵڵاهو ئەکبەر ئیحرام ئەڵڵاهو ئەکبەر تەکبیرە ئیحرام ئەنجا لەگەڵ ئەوان ئەڵڵاهو ئەکبەری دووەم دەکەی بۆ ڕکوع بەڵام یەکسەر بڵێ ئەڵڵاهو ئەکبەرێک لەگەڵ وان بۆی بگەیتە ڕکوع بردن ڕکوع ئەڵڵاهو ئەکبەر تۆ ئەڵڵاهو ئەکبەر ڕکوعت کردووە ئاگادار بە هەر نوێژت دانەبەستووە بۆیە وریابە یەکێکی تر لە هەڵەکانی ناو نوێژ پێش نوێژ التنفل بعد أو أثناء تكبيرة الإحرام لدى الإمام إمام دستي بأ الله أكبر كردوتو هل السنتين يعني هي دلت بعد خواص سنتي كمنا كردو دور كعاد بابي كهتا إمام دست بيك خو بيرا قم لكاتي نجا الله أكبر كإمام وتي الله أكبر
يعني زانان دەفەرمون کە لە جارە سنت نابێ هەردا بەستی دەست پێ بکەیت لە سنەتی شاوی دەبێ ڕای بگریت بۆچی چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی إذا أقيمت الصلاة فلا صلاة إلا المكتوبة کاتێک کە قامەت کرا بۆ نوێژ هیچ نوێژێک اعتباری بۆ ناکرێت إلا نوێژی مەکتوبە و فەرضەکان دەبێت واتە نوێژە فەرضەکان بۆیە لکە لە کازانیت الحەمدولله لە مزگەوتەکانە ئەوەی کە پابەندی مزگەوتەکانە زانێک کاتکەی قامەت دەکرێت مەثەن لە مزگەوتی خۆمان ئێمە پابەندی کاتی قامەتین ئەی مسلمان ئەوەندە گرنگی بە نوێژەکەت دەکە هاتی تەژوورەوە بزان ئەگەر 2 دقەی مابوو بۆ کاتی قامەت الله ئەکبەر بکە و سنەتێ بکە بەڵام کەزانی دقەیەکی ماوە نیو دقەی ماوە الله ئەکبەر مەکە سنەت دەست پێ مەکە چونکە کە ئیمام وتی الله ئەکبەر نوێژەکانی تر هەتا هەندێک زانایان دەفەرمون هەر نوێژەکە قبول نابێت چونکە پێغەمبەر فەرموویەتی هیچ نوێژێک نییە إلا نوێژی فەرض نەبێت لە کاتێوە بۆیە گرنگی بۆ بدە یەکێشتر لە هەڵەکانی ناو نوێژ عدم تسوية الصف والتساهل في سد الفرج خەڵک بە ئەوە نادا کە نوێژەکانی ڕیزەکەی ڕێککات بەڕێکی ڕابوەستێت سەفێکی تەواو بێ خوار و خێز نەبێت بۆشایی پڕ ناکاتەوە شان و خاچیان لە یەکتری جوود ناکەن دوور دەکەوێتەوە هەر زۆر بێ بایەخ دەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بزانین چی فەرمووە بەچی بەستوێتیەوە دەفەرمێت لتسوون صفوفكم أو ليخالفن الله بين قلوبكم صفەکانتان ڕێک دەکەن بەڕێکی ڕادەوەستن و عدل دەبێت یاخود خوا خلاف و ناکۆچی بخاتە دڵەکانتانەوە فعلا هەر یەکێک لە ئێمە دەرکی بەوە کردووە کاتێک کە تۆ لە تەنیشت مسلمانێکە نوێژەکەیت و دوور دەکەوێتەوە لێت قاچ و شانی لەگەڵ قاچ و شانی تۆ جوود ناکات لەخۆ لە دڵتا شتێک دروست دەبێت منی پێ ڕقی لێم بێت خۆشی ناوم منی پێ پاک نییە ڕێزم ناگرێ کۆمەڵێک شت دروست دەبێت بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ سەفەکانتان ڕێک دەکەن بۆشایی لە نێوانتانە ناهێڵن یاخود خوا ناکۆچی بخاتە دڵەکانتانەوە بەداخەوە جاری وایە لە ناو مزگەوتە بەهۆی ئەم سەفانەوە ئێمە تووشی دڵعاجزی بووین لەخۆ یان جاری وایە بینیت کەسێک نایبینی بێتە لای تۆ بە هیچ شێوەیەک تۆ لەم سەفەی ساڵ بەسەری ئاسوڕێتەوە مسلمانێک نابینی بێتە تەنیشت تۆ نوێژ بکات شوێنێکی دوورە خۆ شەیتان شتێک دروست دەکات بۆ دەبێن پیاوە کاتێک جارێک نەبوو لەم شوێنە نزیک بکەوێتەوە بەڵێ لە حەدیثی ترا دەفەرمێ من وصل صفا وصله الله ومن قطع صفا قطعه الله هەر کەسێک سەفێک تەواو بکات خوای گەورە تەواوی بکات هەر کەسێک سەفێک بپسڕێنێت و بۆشایی لە نێوانیە دروستکە خوای گەورە بیان پسڕێنێت و بۆشایی لە نێوانیانە دروستکە بۆیە کاتێک کە تۆ لە نوێژایت کاکە بۆ تەکەبور نەهاتی دەمزگەوت بۆ هاتی خوالت خۆش بێت ئەجر و پاداشت دەستکەوێت مەڵێ مزگەوتەکە زۆر گەورەیە ئەو پەلێ ئەوەی بۆ چیەوە شان و خاسمان بەیەکەوە جوود بێت سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم جێبەجێ دەکەی مەحەبەت و خۆشەویستی لەگەڵ خۆت و براکەت نوێ دەکەیتەوە أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم فاستغفروه يكيشتر لها لباوكاني ناو نويش عدم الطمأنينة في الصلاة وهي من أركان الصلاة الذي لا تصح الصلاة إلا به طمأنينة آرامي وستاني كجولة جستة نميني لهرب بشيشي نويجكتابوي للركوع عايد أو أندب بمينه وكجستد أندامكاني جستد لجولب كبد كببيه وستاوي كالركوع عايد کە لە سوزدە بردنای لە بینی سوزدەکانە دەبێ ئەوەندە لە بینیانە بمێنێەوە کە جوڵا لە جەستتان نمێنێ نەک هەر پەلەپەل بێت خێرا بە پەلەپەلی بیکەیت ئەوەش تەمەئنینە واتە ئارامی و ساکینبوونی ئەندامەکانی جەستە لە هەر قۆناغێکی ناو نوێژە یەکێکە لە ڕوکنەکانی نوێژ ڕوکنیش دەزانن یعنی چی خۆشەویستان ڕوکن واتە کە جێبەجێت نەکرد نوێژەکەت قبوڵ نییە نوێژ قبوڵ نییە یعنی سنت نییە سنت نییە و واجبیش نییە بە سوزدەی سەهو بە سوزدەیەکی سەهو تۆ لە کۆتایی نوێژەکەیە بڵێ تعویزی دەکەمەوە ڕوکن کە نەتکرد واتە نوێژەکەت باتڵە چۆن فاتحە نەخوێنیت فاتحە خۆت کە بەتەنیا نوێژ دەکەی فاتحە نەخوێنی نوێژەکەت باتڵە بە هەمان شێوە تەمەئنینەت نەبێ ئیجماعی زانایان لەسەرەوەیە تەمەئنینە واتە ئارامی لە هەموو بەشەکانی ناو نوێژەکەتە نەدبێت نوێژەکەت قبوڵ نییە پیغمبر صلی الله علیه و سلم لا ينظر الله إلى عبد لا يقيم صلبه بين ركوعه وسجوده خوای تعالی سەیری نوێژخوێنێک ناکات کە لە بینی سوزدە و ڕکوعەکانی تەواو پشتی ڕاست ناکاتەوە هەر پەلەپەلێتی بە خێرایی نوێژەکە تەواو بکات یەکێشتر لە هەڵەباوەکانی ناو نوێژ الجلوس في الصلاة مع القدرة على القيام
بەدانیشتنەوە نوێشکردن لە کاتێکا توانات هەیە بە پێوە نوێش بکەیت. دیسان بە پێوە نوێشکردن ڕوکنە. خۆشەویستان، ئێمە ڕوکنمان هەیە، واجبمان هەیە، سنەتمان هەیە لە نوێژە. ڕوکن کە جێبەجێت نەکرد نوێژەکەت باتڵە، قبوڵ نییە. واجب بە سوزدەی سەهو تعویز دەبێتەوە. بەڵام سنەت نا، سنەتی نوێژەوە سنەتێکە نوێژەکەتی پێتەواو دەبێت. بۆیە کە باسی ڕوکن دەکرێت، ئێستا وەستان لە نوێژە ڕوکنە. تۆ کاتێک بە پێوە نوێژ ناکەیت و تواناشت هەیە نوێژەکەت باتڵە، لێ دۆر ناگیرێت، ئاگادار بە. بۆیە هەموو ئەو موسڵمانانی کە لەسەر کورسی نوێژ دەکەن بە دانیشتنەوە، ئەو ڕوخسەتە خوای گەورە ڕوخسەتی پێداون. و پێغەمبەری صلی الله علیه و سلم دەفەرمێ صلی لە حەدیثێکە دەفەرمێ صلی قائما فإن لم يستطع فقاعدا فإن لم تستطع فعلى الجنب. بە پێوە نوێژەکەت بکە کە نەتوانی بە دانیشتنەوە، کە نەتوانی بە ڕاکشاوی، بەڵام ئەوە خۆت دەزانی کە توانای وەستانت هەبێ، بەڵام تۆ کێشەت لەگەڵ ڕکوع و کوڕنووش و سوزدەکانتا هەیە، بە پێوە دەبێت بوەستیت. نەک بڵێ بەخوا مادام من سوزدەم بۆ نابرێت تااقەتی هەڵسانیشم تازە هەڵسانەکە چه سوودی هەیە؟ هەڵسان واجبە، ڕوکنە، ڕوکن. هەڵسان بە پێوە وەستان لە نوێژە ڕوکنە. بۆیە هەموو مسلمانەی کە لەسەر کورسی و لە عەرز نوێژ دەکات با خۆی خوای تەعالی دەفەرمێ بەل الئینسان على نفسه بصيرة ولو ألقى معاذيره. هەموو کەسێک خۆی باشە ناسێت، هەرچەندە عوزر ئێمە بۆ یەکتری بێنینەوە. ئەرێ وەڵام مامۆستا من وەزعم ئەوایە، دڵم کاکە دروستە. تۆ بەڵام خۆت دەزانیت، خۆت و قیامەتی خۆت. ئەوە بەس بزانە وەستان ڕوکنێکی نوێژە کە توانات هەبێ بوەستیت و نەوەستی دابنیشیت لەبەر هۆکارێکی تری سوزدەبردن و ڕکوع و چەمانەوەکەت، تۆ نوێژەکەت باتڵ دەبێت. وریابە. یەکێشتر لە هەڵەباوەکانی ناو نوێژ مسابقة الئیمامی ئەوی تەأخر عنه، بەپەلە لەگەڵ ئیمامە بۆ سوزدە و ڕکوع بڕۆیت. یعنی بەداخەوە ئێمە وەکو ئیمام هەست بەوە دەکەی جاری وایە لەبەر یەکدوو نوێژ خوێن کە دایانبینی زۆر پەلەپەل دەکەن، نازانی چۆن وا بکەی بۆی نوێژەکەی بەتاڵ نەبێتەوە. تۆ ڕکوع نەبردووە لە پێشتر لە ڕکوعە، سەلام نەداوەتەوە، دوو سەلامی داوەتەوە. ئەوە مسابقەی ئیمامی پێ دەوێت. واتە پێشبڕکێ لەگەڵ ئیمام نایە بکە. ئەی موسڵمان، پێشبڕکێ مەکە لەگەڵ ئیمام، دەبێت تەواو بچێتە قۆناغەکەی ترەوە، شوێنەکەی تر، ئینجا تۆش بە دوای ئەوادەی. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئینما جوعل الإمام ليؤتم به. ئیمام بۆیە دانراوە کە خەڵک شوێنی بکەوێت، نەک پێشی کەویت. وحتى لحديث اشترى في غصن فرمي أيها الناس أي خلشينا إني إمامكم من إمامي إيوم إمامتي تنبوكم فلا تسبقوني بالركوع ولا بالسجود ولا بالقيام ولا بالقعود ولا بالانصراف. بيش برشام لقالها مكان للركوع سجدو واستانو والسلام دانوا. هەیە ناوێری ئێستا هەندێک لە مەزەبەکان کە سەلامی لای ڕاستیان تەرک کردووە کە سنەتی جوایە سەلامی ڕاست بکەیت و ئینجا چەپ هەردووکیان بە جەهری بێ. هەندێک لە مەزەبەکان لەبەرچی سەلامی چەپیان ڕاستیان بێدەنگ کردووە؟ چونکە لەوە دەترسن خەڵکێکی ئەوەندە بە پەلەی پێش ئیمام سەلام باتەوە. لە کاتێکا نابێ وابێ ئەی موسڵمان، پەلە مەکە، نابێ پێش ئیمام کەویت لە سوزدەکانە. بزانن سەحابە چیان کردووە. صحابة جرون دفرمون كان إذا انحط في قيامه من قيامه للسجود لا ينحني أحدنا ظهره حتى يضع رسول الله صلى الله عليه وسلم جبهته على الأرض. كاتك بيغمبر صلى الله عليه وسلم للركوع حلا ساوى برو سجداء رويش صحابة جرنوا دفرمي تا بيغمبري خوما النبي نيبا كدي فرمو الله أكبر بو سجداء نيوتاواني مبارك لسر زويدا أنا إن جاء إمدتشينا إمرزتشين دسمان با تشمينو ذكر بو سجدة بردن. تو ناويري سوالي هاتوا نوجكان يعني لبر خلق كجاري وتسبيحاتي ذكركاني بيني دو سجدة كانت يعني بطاويبكي لو تسي خلقك اللي دوا بيش دك ببليا خوي حاضر كردوا هر طاقتي ني طواويكا لقريزم بو مسلمان خوشويستاني كجمله يقر الناس ما بس يعني هي هر تواضع ليس سجدة كما بازوركم راسنا كما هر نوجكت قبولنيا تو خطاو باش تاخذ راسنا كيتوا فلا مكا فلا كردن جائز نيا وخو تاخير كردنش جائز نيا مسلمان امام هستا وتوا دستي بفاتحه كردو لو تو تاز خريشي سجده بردني وازاني بياوي زور بتقواي تو سجده كانت ما يويتي زور توا فاتحه خريكه توا كتول سجده الله صايتو اوشيان درسنيه مخالفه سنته انما جعل الامام ليؤتم به امام بو اويه كتو اتمام بيوكي حتى فاتحات وايداني تو لنوجايد فاتحات طاونه كردو امام هات السجده الركوع برنوا فاتحه كي طاو كردو واز فاتحه كدنا نوجكيتو جايزه
يعني فاتحاکەت تەواو مەکە بۆ ڕکوع بڕۆ ئەوە بۆیە خۆ تاخیرکردن ئەویش جائز نییە. یەکێشتر لە هەڵە باوەکانی ناو نوێژ هەندێک کەسە بینی کاتێک دێت بۆ نوێژ کە زانی ڕکعاتێک دوا کەوتووە جارێ خۆی ئەڵڵاهو ئەکبەر دەکات ڕکعاتەکە تەواو دەکات لەگەڵ ئیمام تێکەڵ دەبێت لەگەڵ جەماعەت نابێت. ئەوەی کە لە دەست چووە دوای سەلامدانەوەی ئیمامە نابێت خۆ جارە سەرەتا ڕکعاتێکت لە دەست چووە ڕکعاتەکە خێرا تەواو بکەیت اینجا لەگەڵ ئیمام جەماعەت دەست پێ بکەیت. ئەمە هەڵەیەکی ترەوەیە کاتێک کە زانی ڕکعاتی لە دەست چووە واتە ڕکوعی لە دەست چووە لە سەمیع الله لمن حەمیدەه گەیشتۆتە ناو نوێژ دەڵێ بۆچی خۆمان دەکەم خۆ حیساب نییە تەماشای ناڵێ من سوزدەیەک زیاترە بم حیساب با بەرکعات بەت حیساب نەبێت نابێت چاوەڕێکەکەیت یان لە سوزدەدایە بڵێ یەڵا با خەڵکەکە هەڵسێتەوە خۆم ڕکعاتەم هەر بۆ حیساب نییە نا دەبێت لەو کاتەی چوویتە ناو مزگەوت و خەڵک لە شوێنەکە بوو تۆش لەگەڵەوان ئەڵڵاهو ئەکبەری ئیحرام بکە و بچۆ ئەو شوێنە یەکسەر با بۆشت حیساب نەبێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حديثك هذا فرمي إذا جئتم إلى الصلاة ونحن سجود فاسجدوا ولا تعدوها شيئا. كاتي كهاتن بو مزقوتو إما لنا ونجابوين لكاتي سوزد بردناوين إيوا جورن يكسر سوزد بردن يكسر ما بلام أم سوزدانا بركعات حسابين أكيد يكيشتر لا هلا باوكاني ناو نويش دس برزنا كرنا ولو شوناني كبيوستا لكاتي تكبيري إحرام دا الله أكبر خوي يانتا أستي شانا كان ديان جوێت کە تا ئەوێ دێنی بەو شێوێ الله ئەکبەر لێرە لە تەکبیرەی ئیحرام دەبێت دەست بەرز دەکەیتەوە لە ڕکوع کاڵستیتەوە دەست بەرز دەکەیتەوە بۆ ڕکوع هەر دەست بەرز دەکەیتەوە کە چی ڕکوع و لە تەشەهودی یەکەم کە تەحیاتی یەکەم دەخوێنیت و هەڵەسیتەوە بۆ ڕکعاتی سێم دیسان دەبێت دەست بەرز بکەیتەوە. ئەوانش یەکێکن لەوانەی کە هەندێک خەڵک اهتیمامی پێنادا. یەکێشتر عدم السجود على الأعضاء السبعة سوزدەنە بردن لەسەر حەوت ئەندامەکەی جەستە. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئومەتێکی فەرمانمان پێکراوە لەسەر حەوت ئەندام سوزدە ببین کە نێوچاوانە و دوو لەپی دەست و ئەژنۆکان و پەنجەکانی پێتە. ئەبینی خەڵکی وا دەبینیت لە کاتی نوێژە بەس نێوچاوانی لە سوزدەیە لوتی نەکەوتۆتە سەر ئەرز یاخود جاری وا دەیبینی لە نوێژەکە دەیبینی قاچێکی بەرز کردوتەوە لە سوزدەیە قاچەکانی بەرز کردوتەوە خۆی سنەتە بە تەنیشیەکەوە بن و هەردووچی لە زەوی ئەوە بچەقێنرێت هەیە قاچەکانیان ئەوا لێ کردو هەنێکیانی هەر بەرزە تۆ فەرمانت پێکراوە لەسەر حەوت ئەندام سوزدە بریت. ئەبەش یەکێشتر لە هەڵەکانە. هەڵەیەکی تر قورئان نەخوێندن لە ڕکوع و سوزدەدا. ڕکوع سوزدە نابێ قورئانی ترا بخوێندرێت. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئینی نوهیت أن أقرأ القرآن راكعا أو ساجدا من نهيم ليكراوة لكاتي ركوع السجدة قرآن بخوانم بلا ما قرب وكو دعاء بخوانيت أما جائزة إن شاء الله. يكي يشتر له هلا باوكاني ناو نويش ولا كاتي دعاء دا دنگ برز كرنا ولا كاتي نويجا هيا مبتلا بوي كدنجي برزكاتوا خلشي دوروبري خوشي إزعاجي كردن دروس نية لكاتي نويجا بس بابو خطي بقيت نقدن قدام دا برزكيتوا كدوروبري شي تك بدا يعني لدعاء كانتا دروس نية هيك يعني بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي ألا إن كلكم مناج ربه همو يكيك ليما مناجاتي خوادك أي مسلمان بس تونيد بالله والله من نوجه كم زور بجوانية كم دنقم برزة كموا فلا يؤذين بعضكم بعضا أزاري يكتري مدن ولا يرفع بعضكم على بعض في القراءة لا قرآن خواننا كان دنقتان بسري يكتري برز مكنوا يكي يشتر لا هلبا وكان ناونيش الصلاة منفردا خلف الصفوف بدون عذر بتنيا للنوجه تولى دورة ودانيش تخون نجي خندك هي حزي لا الله والله حزم لا يبايك أخوم له كرسي كم دانا بعتني هذا يبيني لدعاء ودانيش تخرجين نجا لقال ما الله أكبر ذاك يجوا له يعني ما صفي كم ودوم طاون أبوا أو خوي بعتني صفي شي دعاء تري لدعاء ودرس كده وخام من حزم ليرة دانيشم بيغمر صلى الله عليه وسلم بياوي شي بيني كبتني لدعاء ونيشي ذكر كالسلام دا فرمي برون يجكت كوز كان يجكت قبولنا بوا بۆ حەز و ئارزوی خۆ نایە کاکە تۆ ناهاتووی شوێنی چی پێڵێن تایبەت بگریت VIP ناگری بڵێ شوێنەکەم زۆر شوێنی تایبەتی خۆمم هەیە دەیبی لەگەڵ خەڵک یەک لە حکمەتەکانی نوێشکردنەوەی برایەتی نوێکەیتەوە کە تۆ نایتە لای کەس دیارە کەست خۆش ناوێت کاکە خەڵکت هەمووی پێ پیسە خەڵک هەمووی نەخۆشە لە لای تۆ دیارە هۆکارەکەیە بۆچی نایە ناو خەڵکەوە بۆیە دروست نییە ئەی مسلمان بەتەنیا خۆت لە دواوە نوێشکەیت يعني شوينك دياري كي بوخد عدم الالتزام بالسنة عند
رفع الرجل عند وضع الرجلين في التشهد يقل هلا كان يتر لكاتي شايتمانا من خۆم بینی و مەزۆر کەمێک لە خەڵکینە لەم زۆرینەی نازانێ قاچەکانی چۆن دابنێت هەیە هەردووشی ئەوە بەیەکەوە ئەچەخێنێت لە کاتی ئەوەیە هەر ئەوەیە خەریکە بەم لای دەکەوێت هەیشە هەردووشی بارزی خۆ لەسەرێک دانەوە بارزی خۆ یان بەعکسەوە دایانێنێ کاکە لە کاتی شایەتمانە کاتێک تۆ لە تەحیاتیت لە تەحیاتە قاچێکیانت ئاوا دەخەیت دەویترت دەبێت لەسەر پەنجەکانی بێت قاچی چەپت ئاوا قاچی ڕاستیشت ئاوا دەبێت بە عارزی خۆ نێبی خەیتە سەرێکەوە یان بەو شێوەیە یان هەردووکیانەوە نایبینی ینی دەبینی لە سەفێکە هەر یەکەی بە شێوەیە قاچی دانەوە مخالفەی سنەتەوە یەکێشتر لە هەڵەکان و وە کۆتایی پێدەێنم سرعة الخروج من المسجد والمرور بين يدي المصلين لە کاتی سەلامدانەوە خەڵکێک دەبینی زۆر بەپەلەیە لە ڕۆیشتنە دەرەوە نە زیکرەکانی پەلەکردن بەسەر خەڵکیە ڕۆیشتن لە کاتێکا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ لەو کاتەیەوە تۆ لە ماڵەوە دێیت هەتا ئەو کاتەی دەڕۆیتەوە بۆ بە نوێژ حسابە یعنی هەر ئەوە نییە 4 کەعاتەکە بکەیت تۆ لە نوێژی نێوەڕۆیە ئەوەندە نوێژ بێ نیو سەعات پێش نوێژ هاتووی نیو سەعاتیش دوای نوێژ لە مزگەوت دەمێنیتەوە بێدەنگ ئەوە هەموویت بۆ بە نوێژ حساب و ئەجری نوێژت هەیە بۆیە پەلەمەکەی مسلمان زیکرەکان بە تایبەت زیکری دوای نوێژ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثا فەرموویەتی معقبات لا يخيب قائلهن سبحان الله الحمد لله سێجارەکە بیانڵیت ئەوانە کۆتاکان و پاشکۆی نوێژن هەر کەسێک بیکە بەدبەخت نابێ پێی و پەشیمان نابێتەوە لێی ئەجری ئەوەندە زۆرە ئەمە کۆمەڵێک هەڵە بۆ ئەی مسلمانان دیارە هەڵەکانی ناونێژ زۆر زیاترن کە لە وتارێکە باسی کەم بۆ ئومێدەی کە هەمومان سوودمان لێی بینی بێت یا ڕەبی خوا لە دەپاڕێمەوە بە ئیسمی عەظەم النا و صفەتە بەرزی پیرۆزەکانت نوێژ و تاعات و عیبادەتەکانمان بەو شێوەیە فێر بکەیت و جێبەجێ بکەین کە تۆ لێی ڕازیت و وەلەسەر سنەتی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم و لێمان قبوڵ کەیت یا رب العالمین یا ڕەبی خوا لە گوناه و تاوانی خۆمان و دایک و باوپیرانمان خۆش بیت شفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەت ئەوانەی داوای دوعای خێریان لێ کردوین چەند مسلمانێکی ئەهلی مزگەوت داوایان لە ئێوە کردووە بە دڵێکی خاڵص بۆیان پاڕێنەوە نەخۆشیان هەیە یا ڕەبی خوا شفای عاجلیان بۆ بنێریت یا ڕەبی خوا قەرزی قەرزارمان بۆ بدەیتەوە هەر مسلمانێک غەمبارە دڵی خۆشکەی دوورەدەستی هەیە بە یەکتریان شادکەیتەوە هەر مسلمانێک کێشەی کۆمەڵایەتی و خێزانی هەیە یا ڕەبی خوا ئاشتەوای بخەیە نێوانیانەوە خوایە خێر و خۆشی بۆ وڵات و میلەتەمان بنێریتەوە لە بەڵاو ئاشوب و مصیبەتیش بە دوورمان بگریت وصلی الله وسلم على نبينا محمد